عزیزانم سڵاتان لەبێت خۆشحاڵینەم بەیانیش بە ئاکۆڵ لە بڕگە و بابەتینەوە میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان نووسود لەو بڕگە و بابەتانەوە وەربگرن کە بە یارمەتی هاوکارانم بۆمان ئامادەکردوون. کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لە عادووی تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە کێشە و گیرروگرفتەکانی زمانەکەین. وەک ئەزانین کە زمان وەک هەر بەشێکی تری جەستا کۆمەڵێک گیرروگرفتی هەیە، تووشی کۆمەڵێک نەخۆشی باو ئەبێت ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئەو کێشە و گیرروگرفتانە چین کە تووشی زمان ئەبێت ئەو نەخۆشیانە چین و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین بە ڕەنگەکانی زماندا ئەو نەخۆشیانە بناسیێنینەوە یاخود کۆمەڵێک ڕەنگی ئەگۆڕێت زمان ئێمە چۆن بتوانین کە بەو ڕەنگانە بیناسیینەوە لە هەمان کاتیشدا خانمانی دووجان شێوەی زمانیان چۆن ئەگۆڕێ و ئەو قڵیش و یاخود بڵق و هەنێک شتی تر هەیە لە زماندا کە تا چەند هۆکارم بۆ بوونی نەخۆشی. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئەم کێشانە چین و چۆن بتوانین چارەسەریان بکەین و چۆن بتوانین خۆمانیان لێ بپارێزین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە ئەچینە سەر تەوەری دۆمان قسە و گفتوگۆکەین لەبارەی خۆراک و ئەو خۆراکانی کە وزە ئەدات پێمان. بێگومان ئێمە ڕۆژانە سێژەم خۆراکمان هەیە کە ئەیخۆین و بەدەر لەوەش کۆمەڵێک خۆراکی تر هەیە ڕۆژانە پێویستە بخورێت وەکو میوە و سەوزەکان. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەو خۆراکانی کە پێویستە ڕۆژانە بخورێت و تەندروستن بۆ خواردن و لە هەمان کاتیشدا ئەو خۆراکانی کە چەورن یاخود بۆ خواردن زیانێکی زۆر بەو کەسە ئەگەێنن کە ئەی خوارد ئێمە چۆن بتوانین خۆمانیان لێ دوور بکەینەوانێ و باز لەو خۆراکە لاوەکیانەش ئەکرین کە ڕۆژانە خەڵکی کوردستان بە شێوەیەکی بەردەوام ئەیخۆن وەکو چاو قاوە تا چەند کاریگەریان هەیە لەسەر تەندروستیمان و چی بکەین بۆ ئەوەی کە خۆمانیان لێ بە دوور بگرین. بەڵێ عزیزانم ئەوە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بوو بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە و سوودی لێوەرگرن. ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. سڵاوتان لێبێ هاوڕێیان، من وەکو ڕێژەم فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا بەوێ ئاماژە بە سێ یاری زۆر تایبەت بەم کە خۆم زانیمە زۆرترین یاریزان غەڵەتی تیاکەیان شێوە دروستەکەی ئەکات بەڵام زۆر هێشتا مەزبوط نێمە زۆر تەکنیک و تەرکیزی باش بێتەوە بۆ جوڵاندنی باشترینی و ماسوولکەی و تاکو باشترینی سفادەی پێ بگەێنێ. یەشێک لەوانە ترایس پوشداون بە حەبل، یەکێکی تر لەوانە ترایس پێنجپرێسە، یەکێکی تر لەوانە ترایس چیکباک. من ئەگەر بێت و باسی یەکەم یاریتان بۆگەم ترایس پوشداونە بە حەبل شێوە هەرە ڕاستەکەی بنەگەرە شێوە هەرە ڕاستەکەیتان پێ بڵێم زۆربەی یاریزان و ئازانە کە ئەیکات بەرزکردنەوەکەی یەکەم شت هەتاوەکو ئێرە ئەبێت بۆی ماسوولکەی ترایسێپس تەواو ڕاشێشێت تاکو بێتەوە ئێرە. ئەگەر تاو ڕاینە کێشێ ماسوولکەیە و ئیسفادەی لێ ناکە. ئەمە یەکەمین شت. دووەمین شت زۆربەی یاریزان کە ئەم یاریاکە ئەیهێنێتەوە بۆ لای خۆی. ئەڵێ مامۆستا تەواو خۆ من تەواودایەگرم تەواو دەستیشم بەم شێوەیە کە بەرزیشێکەم و تەواو مەزبوط ئاوهایە بەڵام بۆ ئەیهێنیتە لای خۆت نا پێویست ناکە. ئەم سیمە کە دائەبەزێت ئەبێ بە شێوازێکی ستونی دابەزە پێش هەموو شتێک بە شێوازێکی ستونی دابەزێت. اینجا شێوەی وەستانت، اینجا شێوەی دەستداگرتنەتە تا خوارەوە ئەبێ بکرێتەوە ئەنێ بۆی تەواو چۆن ئەڵێ بیگوشی ئەو ماسوولکەی و گرژ بێت وە دوجار بەرزکردنەوەی وە جووت ئەبێتەوە لێرەوە هەتاوەکو ئێرە بەبێەوەی شان بزوڵێت. دواتر لە کاتی داگرتنەوەیە بە شێوازێکی ستونی لە بەردەم خۆت نەک ئەم سیمە بێتەوە بۆ ئێرە هیچ شێوەیەک نابێتەوە ئێرە بە شێوازێکی ستونی لە بەردەم خۆت و تاوە دەست گرژەکەی و بڵاوە بێتەوە دواتر کامل ئەنیشک بەرزەکەی تاوانێت. هیوادارم سووتان لێبیری بێت و بۆ شێوە ڕاستەکەی بیکەن.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی نەکوتمان تەوەری یەکەممان و سەرتامان باس لە کێشەکانی زمان و ئەو نەخۆشیانەی تووشی زمان ئەبن ئێمە بڕۆخسۆ گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چۆن بتوانین ئەم کێشانە چارەسەرکەین و چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین بۆ مەبەستەش دکتۆر ئومێد محەممەد دکتۆرا لە نەشتەرگەری و جوانکاری شەویلگە و ڕوخسار بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان میوانە دکتۆر سڵاو لێ ببیانیت باش بێت سپاس دەکەم بەخێر هاتین. دکتۆر ئەمەوێت پرسیاری سەرتام لەوە بکەم ئیشی زمان چییە و لە جەستەوەکو هەموو بەشەکانی جەستەمان ئیشیان هەیە ئەمەوێت بزانم ئیشی زمان چییە؟ لە ڕاستیە بێ باسی ئەوەکەین کە زمان لە چی پێکاتوە زمان پێکاتوە لە کۆمەڵێکی ماسوولکە کە هەڵی ئەو زمانە بجوڵێ بە هەموو ڕوویەکانێکە ئەتوانی جوڵی پێ بکە واتە یارمەتی ئەیە بۆ قسەکردن نان خواردن لاشەوە زمان بەشی سەروەی زمان هەنێک کۆمەڵێک میمیلەی بچووکی تێدایە کە یارمەتی ئەیە بۆ تامکردن و جیاوازی تامی بەی مەسەن تامی شیرینی و تامی سوێری و تامی تاڵی و ئەوانە بێنە سەر زمانی کەسێکی ئاساییان کەسێکی تەندروست شێوەی زمانیان ئەبێ ڕێک بێ هەڵبەتە مەسەن بەشی سەروەیان بەشی خوایێنان قەراغەکانی ئەبێ شێوەیەکی ڕێک بن ڕەنگیان بەرەمەیلی پەمەی ئەبێ ئەوێش تۆزێ ئەو زمانە تار بێ بەهۆی ئەو لیکە هەیە لە ناو دەمانە دۆزش بری قەیشی هەبێ ئەمە بە شێوەیەکی گشتی زمانی کەسێکی تەندروستە. بەڵێ باس لە ڕەنگەکان کرد ئەمێ بزانم کە ڕەنگەکان تا چەند پەیوەندیان هەیە بۆ نەخۆشیانی کە ئەو کەسە هەیەی ئایا بەپێی نەخۆشیەکان ڕەنگەکانیش ئەگۆڕێت؟ بە پێ نەخۆش ڕەنگەگۆڕ یەکێک لەو کێشانەی کە هی زمانە یان نەخۆشیەکانی زمان ئەوەیە کە ڕنگۆڕینی زمانە چەند جۆری ڕەنگی هەیە کە ڕەنگیان ئەگۆڕێ یەکێک لەوانەیە مەسەن زمان بەشی سەرەوەیان بەشی خوارەوە یان قەراغەکانی ڕەنگی سپی وەرەگرن یان با بڵێن کەواتە بێتە زمانی سپی زیاتر هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بۆ التیهاباتی فترەیە کەواتە کەڕوو ئەکا زمانەکە بەهۆی التیهاباتی یاخود ئەوەتە مەسەن ئەبینین نەخۆشەکان بەعزێکیان هەیە نەخۆشی شەکریان هەیە مەسەن نەخۆشی زەختیان هەیە کە بەعزێکی دەرمانێک وەرەگرن ژێر زمان بێ مەسەن یان تەئسیرە کاتە سەر زمان یەکێکی لە هۆکارەکانی ئەوەیە بە شێوەیەکی گشتی زمانگۆڕین ئەکەوێتە سەر هۆکاری ئەوەیە کە مەسەن کەسەکە جوان ناودەمی پاکران ناگیری یان احتیمامی پێ ناکە یان نەخۆشی خوددەیان هەبێ یان نەخۆشی شەکریان هەبێ یاخود مەسەن بەدوام سەر عیلاجن و گوێ بدانەکانیان یاخود بەرگری لەشیان باش نییە کە بتوانێت ئەو التیهاباتە بۆستێنێ. دکتۆر ئەتوانین بە ڕەنگەکانی زمانماندا نەخۆشیەکان بناسینەوانێ بۆ نمونە ئەگەر ڕەنێکی ترسناکی هەبێت کام ڕەنەیە کە زۆر ترسناک بێت و ئیتر ئێمە بتوانین بچینە لای پزیشکی پسپۆڕ و چارەسەری بکەین. وەکو ڕەنگ هەنێک حاڵەتێک هەیە مەسەن نەخۆشی جگەریانە بێت لە حاڵاتێکی تر لە حاڵاتی ئەندستێجەکانی هەیە مەسەما بڵێن لە حاڵاتی ئەخیرەکانیایە پێویستە ینی بۆ من دەرئەکەوێت کە لە ژێر زمانیایە قەراغی زمانی زرد ئەبن ڕەنگیان ئەگۆڕێ کەواتە ئەو دەڵاتێکە کە واتای کام ڕەنگەی خراپترینیانە بە پێ ڕەنگەکان بێ تۆ ڕەنگی سپید هەیە التیهاباتی ئەوە دیارێ بۆ التیهاباتێکی کەڕووی یانی التیهاباتی فتڕی سوور بێ زمان کە بگۆڕێ لە ڕەنگێکی پەمەیەکی مەلۆپەمەی بگۆڕێ بە سووری تەواوی و ساف بێ و لوز بێ زمانەکە هەڵبەتە نەخۆشیکی هەیە کەواتە نەخسی ڤایتامینی هەیە یان نەخۆشی ڤایرۆسی هەیە ڕەنگی بگەڕێتەوە بۆ ڕەش کەواتە ئەو کابرا احتیمالان نەخۆشیکی غودەی هەبێ یاخود مەسەلەن دەرمانێکی باوە بەردەوام وەرەگرێ کە کابرا نەخۆشیکی زەختیان هەیە یان بەرگری لەشیان باش نییە هەڵبەتە بە دێلات سەر نەخۆشیەکان بەڵام لە هەمووی خراپتر ئەوەیە کە مەسەلەن برینیان هەبێ زمانیان برینی هەبێ و گوێنەیە احتیمامی پێ نەیە ئەو برینە
عادەتەن ئەگۆڕێن لە ئەمانە مەسەن برینەکە سیپیە یاخود سپی و سوورە گوێ نایەتی لەسەر هێنای پێنایان سەدای دکتۆر ناکە. دکتۆر ئەی ئەو قلیشانی کە ئەچێتە سەر زمان ئەمانە دەلالەت لە بوونی چ نەخۆشیەک ئەکەن؟ قڵیش عادەتەن نەخۆشی نییە یاخود ئەگزیمایە هەنێکیان ئەگزیمایە هەنێکیان هەر لە مناڵێ و هەیە کێشەی ئەم قڵیش بوونە مۆزوعێکی زۆر گەورەی نییە بەڵام ئەوەیە ئەگە مەسەر ئیلتیهاب بکە شوێنەکە یان شتێکی تیا بچێت ئیلتیهاب بکە ئەبێ پاکرێتەوە یان سەدای دکتۆر بکە بۆ هەنێک جار هەیە زمان بڵقەکات بەشی بەرزی لێ بەرز ئەبێتوانێت ئەمانە تا چەند هۆکارم بۆ نەخۆشی ئایا ئاساییەکە ئەمانە دەربکەون لەسەر زمان لە حاڵەت بەهانی حاڵەت هەیە ئاسایی دەرکەوێت وەکو باسمان کرد ئەم بڵقانە خۆیان ئەسن ئەو میلیان دەمیلەیە کە هەن لەسەر شتێکی سروشتی خۆی هەیە بەڵام ئەوەیە هەنێکیان التیهابەکە هەنێکیان ینی ئاوسێ بەرزە بێتەوە شتێکی ئەتیادیە بەڵام التیهابت هەیە مەسەن نەخۆشی هەیە ئەبێ چارەسەر بکرێت. دکتۆر باسمان لە پاکراگرتنی ناودەم کرد ئەمەوێت وەکە زین ڕۆژانە خەڵکی گرنگێکی زۆر بەدەمودانیان ئەدەن ئەیشۆن بەڵام ئایا تا چەند گرنگە زمانیش بشۆرێت لەگەڵ دانەکانە و ئایا هیچ زیانێک ناگەێنێ بە زمانەکە ئەگەر بشۆرێت؟ خۆی بۆ شتنی دەمودان یەکێک لە هۆکارەکانی کە برین دروستەکە لە زمانە یاخود نەخۆشی دروستەکە بۆ زمان ئەوەیە ناو دەم بەگشتی ناودەم مەسەن ینی پووک ئەگرێتەوە زمان دانەگرێتەوە کە مەسەن دانێکی شکاو بێ مەسەن دانێکی بووە کلۆر بووە و چارەسەر نەکراوە بەرزمان ئەکە بیناریەکە ئەمانە بێنە هۆکار بۆ توشبوونی زمان بۆیە پێویستە دان پاکێتەوە ناودەم پاکێتەوە لەگەڵیشە فڵچە چۆن هەیە بۆ دان فڵچەی تایبەتش هەیە بۆ زمان توانین بەکاریێن پێ باکەنەوە بەعکسەوە سوودی زۆرە وە کۆی کە زەرەری هەیە. ڕاستە دکتۆر با باسێک لە ئەو نەخۆشیانە بکەین کە تووشی زمان ئەبن ئەمە بزانم کە باوترین ئەو نەخۆشیانە چین تووشی زمان ئەبن؟ باوترین ئەو نەخۆشانە خۆی زۆرە بەڵام ینی ئەوانەی کە باون توانین بخێنە کەوانێکەوە ئەوەی کە باسمان کردمە گۆڕینی ڕەنگی زمانێکی لە شتە باوەکانە یەکێتر هەیە مەسەرەن گۆڕینی تامی ناودەم وەکۆ باسمان کرد ئەوانە ئەوەی کە بۆ تام بەکارهێنرێ جیاوازی تامی پێ ئەەکەن ئەوەی کە لەسەر زمانە هەیە یەکێک لەوانەیە ئەوەی مەسانە بینی هەنێک کەسێ ئەڵێ ناتوانم تام بکەم یا مەسەن ئەڵێ تامی دەوم گۆڕەوە ئەم کێشەیەش هەیە کێشەیەشمان هەیە لەگەڵەوەیشێکە زمان گەورە ئەبێ قەبارەی زمان گەورە ئەبێ هەنی حاڵەتی مەسەن ئیلتیهاباتان هەنی حاڵەتێک ڕوئەیە مەسەن شێرپەنجەی بێ مەسەن زمانیان ژێر زمان خۆی بعضی حاڵاتێکی نەخۆشیە مەسەن وەکو منگۆلیزمە ئەملاقیە ئەم حاڵەتانش ڕوئەیە هەشمانە کە گۆڕینی شێوەی زمان خۆی بەشی سەرەوەی مەسەن ئەبینی وەکو نۆرمەڵ بێ خۆی بۆردەرەکانی نۆرمەڵ بێ قەراغی نۆرمەڵ بێ بەڵام لە حاڵەتێک وایە مەسەبینی جیۆگرافیک ئەبێ وەکو بەشی لە خەریتە ئەچێ زمانی خەتی تایە یاخود ئەوەتێکە قڵیشاوە یا مەسەن ئەبێنی بتەواوەتی سوور ئەبێ زمانێکی تر بە هەموو شتێکەوە ئازاری ئەبێ بەسەن بەشتی شیرین بەشتی تاڵ بەشتی گەرم بەشتی سارد ئەمانش دەڵێتە سەن مەسەن نەخسی ڤایتامینیان هەبێ یان ئافرەتی دووگیانەکان عادەتەنە مشکێشیانە دکتۆر باس لە ئافرەتی دووگیان کرد ئەمێ بزانم کە ڕەنگی زمان لە لای ئەمان چۆنە؟ بەڵێ ئافرەتی دووگیان بەهۆی گۆڕینی هۆرمۆنەوە هەموو شتێکیان ئەگۆڕ بەپێ گۆڕینی هۆرمۆنەوە ناودەمیان ئیلتیهاباتەکە دانیان ئازاریە بێ ناودەین ئەم فتڕیاتەکە مەسەن کڕۆوەکە بەڵام زۆربەی حاڵەتەکانیان زمانیان بەهۆی کەمبوونی ڤایتامین زمانیان ڕەنگی ئەگۆڕێ بۆ سوورێکی بە ئازارەوە سوورێکی هات زمانیان لوس ئەبێ ساف ئەبێ یاخود مەسەن ئەبینی لەگەڵ جیۆگرافیک تەنگە ئابن یانی ئەو زمانیان خەتخەتی تیا دروست ئەبێ وەکو ئەبێتە خەریتەیەک ئەو شتای ڕوئەیە لە دووگیانەیە. ئەمە بزانم دکتۆر تا چەند خواردن کاریگەری هەیە خواردنی سارد خواردنی گەرم تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی نەخۆشی بۆ زمانمان؟ خواردنی نەرم
خواردنی نەرم کاریگەری هەیە دروست ئەبێتە هۆکاری بۆ دروستبوونی کەڕۆ ئەبێتە هۆکاری بۆ سافبوون لووسبوونی زمان هەرچەند زمان ئەو بەشی سەرەوەی ساف و لووس بێ ئەوەنە معارەزە بۆ التیهابات ئەوەنە معارەزە بۆ قلیشان لەبەرەوە ئەبێ ناخواردنەکان یەک سروشتی بن دوو تەندروست بن سێ زۆر نەرم نەبن ئەویان زۆر ئەی خواردنی ترش تا چەند کاریگەری هەیە بەردەوامی خۆیت ئەبێتەوە ینی جستەمان هەمووی بە گشتی پێویستی بە کۆنتترۆل هەیە بە باڵانسی هەیە بۆ نوعی ناخواردنەکان بەکارهێنین بۆ هەمووی بۆ هەمووی جەستە زمانش پارچێکە لە جەستە یان تۆ چۆن ئەبێ احتیمام بێ بە جەستە چۆن نان ئەخۆی چی نانێک ئەخۆی ئەوەش هەماشتا ئەمان شوێ ئیسما پێ بدرێت دکتۆر باسمان لە کۆمەڵک نیشانە کرد لەسەر زمان دەرەکەوێت ئەگەر ئەو زمانە نەخۆشی تێدا هەبێت ئەمێ بزانم تەنها ئەو نیشانانە کە لەسەر کە هەیە بۆ نەخۆشی تەنها لەسەر زمان دەرەکەونە و ئازارانە تەنها لە زماندا هەیە لە بەشی تری جەستەش ئەگرێتەوانێت هەیە هەنێک نەخۆشیەک هەیە مەسەن پێست ئەگرێتەوە لەگەڵێ یعنی مەسەن بینین نەخۆشیێک هەیە تایبەتە مەسەن وەکو خڵیشاوێکیان شوێنێکی برین لە زمان دەرئەچێ لەگەڵیشە لەسەر پێستە هەیە یاخود مەسەر لە مەعیدەیە هەیە ینی هەیە نەخۆشی بەو شێوەیە کە هەردووکی کۆئکاتەوە علاماتەکانی دایەکەوێت لەسەر جەستە و پێست مەعیدە مەسەرەن لە چاوە هەشێنە تەنیا بە تەنیایەتی بە پەیوەندی هەیە بە زمانەوە دکتۆر بەپێی تەمەن ڕەنگی زمان ئەگۆڕێ یاخود شێوازی ئەگۆڕێت شێوازی ئەگۆڕ بەپێی تەمەن لەبەرەوە تۆ زمانەکە ینی با بڵێن بەپێی نوعی ناخواردنەکان کە تێ ئەپەڕێ لەگەڵ تەمەنایە کەسانی بە تەمەن ناتوانن وەکو پێشتر نانی بەقوت بخۆنیان یانی باشتر بخۆن هاواتە تەسیرێکی مباشری هەیە لەسەر زمانەکە یان ڕۆژ بە ڕۆژ بەرەو صافی ئەچێ لووس ئەبێتەوە زمانیان بەشی سەرەی با دکتۆر وەکو چارەسەر ئەو کەسانی کە نەخۆشیێکیانێ هەریەکە و ئەو جۆرە نەخۆشیانە هەریەکە و چارەسەرێکیان پێ ئەدەنوانە ئێوە کە کاتێک کەسێک زمانی نەخۆش ئەبێت دێتەلاتان لە ڕۆی چارەسەری دەرمانەوە چۆن چارەسەری ئەکەن ئایا هیچ دەرمانێک هەیە چارەسەر بێ بۆ ئەو نەخۆشیانی کە دەرەکەون لە زمانە بەڵێ وەکو ئەو ئەمبژێت پێ هەر نەخۆشیەک ئەبێ بەپێ نوعی هۆکارەکەی چارەسەریکەی ڕاستە مەسەن ما بڵێن ئەگەر نەخۆشیەکە ئەلتیهاب بێ هەڵبەتە پێویستی دەرمان هەیە ئەگەر نەخۆشیەکە مەسەرەن نەقزی ڤایتامین بێ هەڵبەتە پێویستێت و تاویزی کردەوە هەنیکیان پێویستیان بە عیلاج نییە لە ڕاستیە یعنی مەسەرەن جیۆگرافیک تەنگ وەکو باسمان کردەوە زمانی یان زمانی قڵیشاوە عادەتەن ئەمانە پێویستیان بە چارەسەر نییە بەس ئەوەیە بێ بەردەوام پاکڕاگیریەوە و احتیمال پێ بدرێ بەڵام لە هەنی حاڵت شەیە بینی برینەکە مەسەن یاخود کە پارچێکی لێ بێن شێ پەنجەیە ئەو کاتە ئەو پێویستی بە نیشتەرگەری هەیە پێویستی بە عیلاجی کیمیاوی هەیە پێویستی بە عیلاجی ئیشعاعی هەیە کەواتە ئەگۆڕێ بە پێ نەخۆشیەکە بەڵێ دکتۆر ئەمەوێت بزانم کە ئەو کەسانەی کە توژوی ئەم نەخۆشیانە چۆن بتوانن لەلایەن خۆیانەوانێ ئەو نەخۆشیە چارەسەرکەن چی بخۆن چی نەخۆن بۆ ئەوەی کە بتوانن ئەو نەخۆشیە چارەسەر بکەن خۆی باشترین شتە تۆ باشترین شتە بۆ یەک ڕاگیری بکەیت لە نەخۆشی باشتر لەوەی کە نەخۆشی چارەسەرکەی ئەمە هەموو پاراستن باشترە چارەسەرکردن بەڵێ واتە ئەبێ ئەو کەسانە مەسەن لە ماڵەوە ئەبێ خۆیان پاکڕاگرن ناودەم پاکڕاگرن ینی احتیمامی پێبن زمان بشۆن ناودەم چۆن ئەشۆن ئەبێ زمانش بشۆن لەگەڵەیە ئەمە ئەبێتە یەکەم خوتوایە کە ناهێ لە مەسەن نەخۆشی دروست بە ئەبێ بەردەوام سەردانی دکتۆر بکەن 6 مانگ جارێ ئەبێت و سەردانی نەخۆش بوو یان نەخۆش نەبی کێشە هەبێ کێشە نەبێ ئەبێ بەردەوام لەوانەیە تۆ شتێک هەبێ ناودەمدا یان ئاگام لێ نییە بەڵام دکتۆرەکە فەحست بووەکە لەوانەیە شتێکی تیا بمێنێ نوعی ناخواردن تەوان ئەبێ سروشتی بێ ئەبێ تەندروست بێ ئەبێ زۆر نەرم نەبێ ئەمانە زۆر ضرورن بەمانە ئەتوانی مەسەرەن تۆ ڕاگربی لە نەخۆشیە بەڵام هەنێ حاڵەت شێ ناتوانانی ڕاگریکی لێ بکەی دروست ئەبێ ڕاستە دکتۆر ئەگەر هات و ئەم کێشانە چارەسەر نەکران ماکەکانی چییە؟
یەکێک لەوانەیە زۆرێکی لە خەتەرەکانی ئەوەیە بێتە شێرپەنجە بەعزێ نەخۆشیەک هەیە ئەگۆڕێ برینێکی ئاسایی برینێکی سوورە مەسەنیان برینێکی سپیە ژێرەکەی ئەبێتە شێرپەنجە و کاتە چارەسەری قورسەوێ. بەڵێ ئەمێ بزانم باست لە کەمی ڤیتامینەکان کرد ئەمێ بزانم کە زمان کام ڤیتامینی زۆر پێویستە بۆیە بە تەندروستی بمێنێتەوە. ڤایتامینەکان ئەوانەی کە زەرورن ئەوانەی کە پەیوەندی هەیە نەکو بە زمان بە هەموو جستە تقریبا ڤایتامینەکانی B12 ئایرۆنە فۆلەیتە ئەمانەی کە زۆر پێویستن بۆ جستە بەتایبەت بۆ زمانش لەبەرەوە ئەمانەی کە نەقسی تیابن ئەو کاتە زمان زۆر سوور ئەبێتەوە شێوەی سەرەوەی تێکەچێ لەگەڵشە بە ئازارە بێت. هیچ خۆراکێک هەیە کە ئەم ڤیتامینانی تیابێت ئێوە وەکو خۆتان وەکو پزیشکی پسپۆر بۆیان دابنێن کە ڕۆژانە ئەمانە بخۆن بۆیە ئەو نەخسانن لە ڕێگەی ئەم خۆراکانەوە پڕ بکرێتەوە؟ بەڵێ خۆراکی سروشتەکان ئەغڵبیان تایەتی ئەگەر مەسەن ئەو کەسانە کە التیزامی پێنەکەن ئەو کاتە پێویستە بە دەمان بۆیان بنووسیان بە حەب بێگومان. ئەمە بزانم کە ئەو خواردنەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستمانەوەی زمانمان؟ کاریگەری هەیە ینی بەردەوامی بەکاربهێنری بەکرداوامی التیزامی پێ بکرێ تعویزی ئەکاتەوە بەڵام لە هەنی حاڵەتە پێویستە ئێمەش ئەکسترا بێنی زیایان بێنی بۆیە بتوانین کۆنتڕۆڵ بکەین. ئەمێ بزانم ڕەگەزی نێر بۆ مێ تا چەند جیاوازی هەیە شێوەی زمان و ڕەنگی زمانەکە؟ ڕەنگی زمان لە نێرە عادەتەن زیاتر بەرەو سپی ئەڕوا وەکو بەرەو پەمەی بڕوا طبعا لە پیاوایان لەمێ زمانیان درێژترن وەکو ئەوەی ئافرەت هەبێ ئافرەت کورتترە و مەلی بەرەو پەمەی ڕەنگی دەخێنە ئەڕوا. دکتۆر ئەمەوێت ئێمە وەکو ئەوەی کە توشببووی نەخۆشی زمان نین ئەمە بزانم ئامۆژگاری تۆ چیە ڕێنمایی تۆ چیە بۆ ئێمە کە توشببوو نەبین بەم نەخۆشیانە؟ ئامۆژگاریەکان ئەوەن کە بەردەوام پاکردن پاکراگرتن احتیمامدان فڵچە بەکاربهێنرێ چۆن فڵچە بەکارهێنین بۆ دانمان فڵچە بەکاربهێنین بۆ زمانمان سەردانی دکتۆر بەردەوامەوە زۆر زەرورە 6 مانگ جای سەردانی دکتۆرکەی بۆ چێکە بکەیت یعنی مەسەن شەرت نییە تۆ نەخۆش بی سەردانی دکتۆرکەی یاخود حاڵاتەکە بگاتە وەزعێکەوە کە چارەسەری قورس بێ پێویستە ینی هەرچی کەسێک بینی مەسەن شتێکی هەیە لەسەر زمانی هەستێکی سەیدی پێەکە یان گۆڕینێک هەیە لە ژێر زمانی سەرەوەی لاکانی سەردانێکی دکتۆری پزیشکی تایبەتی ئەو ئیشانە بکە نەوەی ناخواردن احتیمامدان بە وەرزش ئەوە زۆر گرنگە احتیمامدانی بە جەستە هەمووی زۆر گرنگن ئەوانە هەمویان کاریگەرین لەسەر ئەوەی گشتی تەندروستی کەسەکە باش بێت. دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سوپاس بۆ دکتۆر ئومێد محەممەد دکتۆرا لە نەشتەرگەری جوانکاری شەویلگە و ڕوخسار کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە مانویان بوو بەڵێ عەزیزان مێستاژ فیچەرێکمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. مامۆستا مەلا حەسەن ناوێکی لێکدراو لەگەڵ مناجاتی سلێمانی لە ساڵانی 1970 تاوەکو 2000 لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی بە درێژایی مانگی ڕەمەزان لە کاتژمێر 3 ئێوارەوە تاوەکو کاتی بەربانگ مناجاتی گوتووە. لە کاتی ڕۆژهەڵاتنیش پێش بانگ مناجاتی گوتووە. ئەو کات هاونیشتیمانیانی سلێمانی ئاوێتەی مناجاتەکانی ئەو بووبوون. مەولود خوێنێکی بە ناوبانگیش بووە. لە زۆربەی مەولودەکانی سلێمانی و دەوروبەری لەگەڵ مەلا قادر و مەلا کەریم و مەلا محەممەد بەشداری کردووە. زیاتر شێعرەکانی مەحوی بەکارهێناوە. هەندێک جاری شێعرەکانی بێکەس و بێخود و ساحبقرانی بەکارهێناوە.
لە ساڵی 1920 لە گەڕێکی گۆژەی شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە چۆتە حوجرا. دواتر ڕووی کردووەتە مزگەوتی گەورە لای مامۆستا مەلا ئەحمەدی گەرمیانی قورئانی لەبەر کردووە. مامۆستا مەلا حەسان لە ناو شاری سلێمانی کەسێکی خۆشەویست بووە و بەڕێزەوە مامەڵەی لەگەڵ کراوە. پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بووە. 5 جار حەجی کردووە. لە ڕۆژی 4/2 ساڵی 2002 کۆچی دوایی کردووە. سەرەتای داهێنەری موناجات بووە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی و ئێستاش لە دوای ئەو لە بڵندگۆکەی مزگەوتی گەورە موناجات هێندە نابیسرێت. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێمە ڕۆژانە کۆمەڵە بڕگە و بابەتمان هەیە و هەریەکەیان دەربارەی بوارێک زانیاری ئێدەینە ئێوەی ئازیز و خۆشەویست. لەنا ئەو بڕگانەشدا ئێمە ئەمڕۆ بڕگەی نیگامان هەیە کە ڕۆژانە کۆمەڵێک وێنەی جوان و دیمەنی جوان پیشانی ئێوەی ئازیز ئەدەین. بابێکۆ بینەری بڕگەی نیگابین و دواتر بەردەوامە بین. عزیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش بینەری هەواڵەکانی سەعات 9 بین و دواتر بەردەوامە بین. مستەفا چاوڕەش سەرپەرشتیاری کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی گشتیەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند وەک ئەنجومەنی سەرکردایەتی دەیانەوێت پەیڕەوی ناوخۆ بە شێوەیەکی زۆر باش و تۆکمە پەسەند بکەن بۆیە کۆبوونەوەکانیان لەسەر پەیڕەو بەردەوام دەبن. دکتۆر بەرهام ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق محەممەد تەوفیق عەلاوی بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاستپارت ئاماژەی بەوەش کرد کە لەلایەن سەرۆک بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق بە مەبەستی پێکێنانی حکوومەتی نوێ ڕاستپێردراوم بەڵام ئەگەر لایەنەکان فشاری لێ بکەن واز دێنێت.
محەممەد تەوفیق عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێرزرا بۆ پێکهێنانی حکومەت وتارێکی پێشکەش کرد و تێیدا سوپاس و پێزانینی خۆیان ڕاستەی سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانتاران و چالاکوانان و سەندیکاکان و سەرجەم ئەو لایەنانە کردەوە کە متمانەی پێکهێنانی حکومەتی نوێیان پێبەخشی و ڕایانگیان بە ڕاستپاردنی بۆ پێکهێنانی حکومەتی نوێ ڕوبەڕووی بەرپرسیارەتێکی گەورە و مێژووی دەبمەوە. تیرۆریستانی داعش لە نێوان ئۆمەربل و بەلەگە لە سەر ڕێی زینانە بۆ سەیاندانا و دوو خێزان کە بران و خەڵکی ناحەی زینانن و باوکیان ئەنفال کراوە بەرە و شوێنێکی نادیار ڕفاندووە. خێزانەکانیشیان کە لەگەڵیان نابوون لەسەر شەقامەکە جێهێشتووە. کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا هۆشداری دەداتە شۆفێنران و هاوڵاتیان و ڕایگەیان. ئاگاداری هاوڵاتیان دەکاتەوە کە لە ئەنجامی بەرزی شێ ئەگەری دروستبوونی چەمی بەهێز لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچە بەرز و شاخاوەکان هەیە. با مەبەستی بەرزکردنەوەی کوالیتی و زیاتر گەشە پێدان با بواری تەکنیکی کەناڵی کەرکووک ئێستا پەخشی کەناڵەکە ڕاگیراوە بەڕێوەبەرانی کەناڵەکەش دڵنیایی دەدەنە بینەران و تەکیدیان کردەوە. لە زووترین کاتدا پەخشی کەناڵی کەرکووک دەست پێ دەکاتەوە سەر لە نێو بەتوانایەکی تەکنیکی باشترەوە دێنە خزمەت بینەران. بەشی گرتن و گواستنەوەی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕێنماینەوەی بڵاوکردەوە تێدا ئاماژەی بۆ داوە لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا پۆلیسی سلێمانی بڕیاری داوە سەردانیکردنی بەندکراوان لە سنووری پارێزگاکە بۆ ماوەیەک ڕابگرێت. دوای گفتوگۆکردن و هەماهەنگی لە نێوان کۆمەڵگەی دەواازەی نێودوڵەتی پەروێزخان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان داوامی بنکەی تەندروستی پەروێزخان کرا 24 ساعت بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. هاوکات لەو بنکەیەدا چاودێری و پشکنین بۆ هاوڵاتیان و گەشتیارانی بیانی و حاڵەتە گوماناویەکانی توش بوو بە ڤایرۆسی کۆڕۆنا دەکرێت. ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی ڕاپەڕین کۆرسی ناساندنی دیجیتال میدیا و زانستی سیاسی بۆ نووسەر و مامۆستای زانکۆ دکتۆر ئاراز ڕەمەزان لە شاری ڕانیە ڕێخست و تێیدا وێڕای ناساندنی بەرهەمەکە گفتوگۆی پێویستە بارەی دۆخی ئێستای میدیا ئەنجامدرا. شەقامەکانی قەزای دەربەنی خانجگە لە هاتوچۆی هاوڵاتیانی قەزاکە تەواوی بار هەڵگرەکان و بەشێکی زۆری گەشتیارانی شارەکانی باشوور و ناوەڕاستی عراق و ناوچەی گەرمیان هاتوچۆی پێدا دەکەن و بەو هۆیەوە تەواوی ئەو شەقامانە تێکچوون و گرفت و ئاسەنگیان بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست کردووە. ئێستادا بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان ئەمڕۆ دوو تەوەرمان بۆ ئامادەکردوون. تەوەری یەکەممان وەکو بینیتان باسمان لە کێشەکانی زمان و ئەو نەخۆشیانەی کە تووشی زمان ئەبن و چۆنەتی خۆپاراستنمان لێی و باسمان لە ڕەنگەکانی زمان کرد کە بەپێی نەخۆشیەکان گۆڕانی بەسەردادێت و چۆن بتوانین چارەسەریان بکەین و نیشانەکانی چین ئەو کەسانەی کە زمانیان نەخۆشە لە هەمان کاتیشدا ئێمە کە ئەگەر توش نەبووین چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای ئەوە ئەچینە سەر تەوەری دومان باس لە خۆراک و ئەو خۆراکانەی کە ئینێرجی و وزە ئەدات بەلەش بێگومان ئێستا لە وەرزی سەرماداین و پێویستە ئێمە چ خواردنێک بخۆین بۆ ئەوەی کە وزەی زیاترمان باتێ لە هەمان کاتیشدا گەرم بکەینەوە کە زانین لە کۆندا خواردنە کوردەوارەکان بەکار هاتون وەکو گەرمکردنەوە یاخود زیاتر لە وەرزە سەرماکاندا خواردنە کوردەوارەکان لێنراون. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەسەر ئەو خواردنانەی کە باشن بۆ تەندروستی و پێویستە بخورن لە هەمان کاتیشدا پێویستە خۆمان لە چ خواردنێک بە دوور بگرین بۆ ئەوەی کە هەمیشە بە تەندروستی بمێنینەوە. بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە. حەیدەر سڵاو لەوێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیارەکانی ڕۆژ لە لای تۆ چین. سڵاو بەڵێ سڵاو لە هەموو لایەک دیارە لە کفری من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە دوایەوەی شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گردەوە لە سنووری قەزای کفریش ڕێژەیەکی باش بە پێی سەرچاوەکانی کێشناسی کفریکە ئەم ڕێژەیە ئومێدێکی باش لە ڕووی کشت و کاڵ و بەتایبەت بەرهەمی دانەوێڵە گەرم و جۆ دەبەخشێت بۆ پێیکە گەیشتووەتە نزیکەی 200 ملیم باران ئەم بارانبارینەی ئەمساڵ جیاوازێکی لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوەیە کە بە شێوەیەکی توانم بڵێم پشر باری وەکە ئەمەش لە ڕووی کشتتوکاڵیەوە بەم شێوازە گرنگە. من دەمەوێت ئاماژە بە جموجۆڵی داعش بکەم. دیارە لە سنووری ناحیەی قەرەتەپا کە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا چەکدارانی داعش بۆسەدا دەدەن و ژمارەیەک هاوڵاتی و خوێندکار دەڕفێنن. شەوی ڕابردوو لە نێوان ناحیی زنانە لەگەڵ گوندی بەلەگە لە نێوان ئەو ڕێگایە کە نزیکە لە ناوچەی پەلکانە و غەڕە. دیارە ناوچەی پەلکانە و غەڕیش
لە ساڵانی ڕابردوودا دەتوانم بڵێم زیاتر لە 3 ساڵە لە دوای نەمانی چەکدارانی داعش لە شارەکانی بڵین تکریت و دیالە و مووسڵ و ئەو ناوچانە بەشێک لە ناوچەکانی پەلکانۆ و غەڕیان وەکو شوێنێکی مۆڵگەی خۆیان حەشارداوە بەپێی ئەو بەرنامە سەربازی یاخود بەپێی ئەو ناوچە جوگرافیش ئەو ناوچەیە دەکەوێتە سنووری سوپای عێراق و حشدی شعبی بەتایبەت سوپای عێراق بۆیە ناوچەی پەلکانە و غەڕە لە ئێستادا چەکدارانی داعش لە ڕووی جموجۆڵ و لە ڕووی کردەوە تیرۆریستەکان زۆر زیادی کردووە هەرەوە بوو شەوی ڕابردوو لە کاتژمێر 7 ئێوارە 2 هاوڵاتی کە هەردووگیان بران و دانوشتی قەزای کفرین بۆ شوێنێکی نادیار دەڕفێن کە دوای ئەوەی لەسەر ڕێگاکە یاخود لە نزیک ڕێگاکە چەکدارانی داعش ڕێگا لەو خێزانە دەکەن 2 ئافرەتیان لەگەڵ دەبێت هەردوو ژنەکە ئازاد دەکەن بەڵام هەردوو پیاوەکە کە بران کە دانوشتی قەزای کفرین بۆ شوێنێکی نادیار دەڕفێن من دەمێ ئاماژە بۆ بکەم لەو ناوچەیە هێزێکی زۆری هەیە بەڵام هەموو ئەو هێزانەی سوپای عێراق کە ئەو چەکدارانە داعشانە کە دێنە ناوچەکە و ناوبەناوە کردەوەی تیرۆریستی یاخود دێنە سەر ڕێگاکە دەکەوێتە سنووری سوپای عێراق من لەگەڵ فەرماندەی پێشمەرگە قسەم کردووە ناوچەیە کاوان خاڵەکانیان زیاتر کردووە بەڵام ئەو ناوچەی پەلکانە و غەڕە داوا دەکەن کە سوپای عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسی باڵا بتوانێت هەماهەنگیەک دروستکە لەوەی کەوە ئەو چەکدارە داعشانە دوورتر بخرێتەوە بۆ پێیکەوە هەتا لەو ناوچەیە بن جموجۆران زیاتر دەبێت هەروەها لە ناوچەی خەڵاوی لە خوارەوەی قەرەتەپە بە چەند کیلۆمترێک چەکدارانی داعش ژمارەیەک چەکداری زیادی کردووە کە ئەوش ئەبینین ڕنگدانەوە لەو ناوچەیە من دێمەوە ناو کفری هەواڵەکانی کفری هەر ئەمڕۆ بڕیارە لە کاتژمێر 2:30 پاشنیوەڕۆ یاری کۆتایی خولی تۆپی پێی هەڵبژاردەکانی کفری کەلار خانەقین دووس خورمات و ناحیە ڕزگاری باوەنون ئەنجام بدرێت کە هەردوو هەڵبژاردەی کەلار و لەگەڵ هەڵبژاردەی دووس خورمات و لە یاری کۆتایین کە ئەمە ئەم خولەش لەلایەن لیژنەی تیپە ملیەکانی کفریەوە سەرپرشی دەکرێت هەر لە چوارچەوەی چالاکیە وەرزشیەکان بەشی وەرزش و یاریەکانی هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان جلوبەرکی وەرزشی بەسەر تیپە پلە دابەش کرد کە ئەمە لە دوای ئەوە تێت لە ساڵی ڕابردوودا کەرەسەی وەرزشی بەسەر هەموو تیپی پلە 1 و پلە 2 هەروەها کەرەسەی وەرزشی بەسەر لیژنەی تیپە ملیەکان و هاوکاری یانەی وەرزشی کفری و هەموو ئەوانە کراوە ئەمەش لە چوارچەوەی هاوکاریکردنی هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان دێت بۆ خزمەتکردنی گەنجان و لاوان سەبارەت بە دوا هەواڵی من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بڕیاردرا 1000 خان و دروستکرێت بە مامۆستایان و فەرمانبەران بە پێی وتەی سەرۆکی شارەوانی لە هەفتەی ڕابردوودا کۆمپانیای جێبەجێکردن یاخود کۆمپانیای جێبەجێکاری ئەو پرۆژەیە سەردانی شارەوانی کردو و تەواوی لایەنە یاساییەکان و کار ئاسانیان بۆ کراوە و بڕیاریشە لە داهاتوە گەربێت و سەردانی بکەن پێش دەستپێکردن لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران لەگەڵ ئیدارەی سنوورەکە دادەنیشن بۆی بتوانن بە کەمترین نرخ هەروەها بە زۆرترین قسط بدرێتە مامۆستایان و فەرمانبەران کە لە شێوەیەکی جوانە دروست دەکرێت کە دەبێت هەماهەنگی لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران بێت بۆ ئەوی بتوانرێت زۆرترین کە سوودی لێبینێ بۆ پێی لە کفری لە ڕاپردۆ لە ڕووی پرۆژەی وەبەرهێنان و یەکێک بۆ لەو شارانەی کە کەمترین پرۆژەی وەبەرهێنانی بۆ کراوە ئەم پرۆژەیەش دەرفەتێکی باشە بەڵام دەخوازن حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕ زیاتر لەم قەزادێرینەی کوردستان بداتەوە بۆ پێیکەوە لە سەردەمی ڕژەمە یەک لە دوایەکان بەهۆی کوردبوون و لانکەی پێشمەرگەوە زۆرترین زیانی بەرکەوتووە بۆیە خەڵکی ئەم شارە چاوەڕێی زیاتر دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتر دەتوان بڵێم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێیکەوە لە هەڵبژاردەکانە هەموو جار یەکێتی لە کفری جیاواز لە هەموو شوێنەکانی دیکە قەڵای بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە ئێستاشدا دیسانەوە سەنگەری بەرگریان نەک لە کفری و گەرمیان بگرێت لە هەموو کوردستان و ڕۆژانە چەندین ڕۆڵەی ئەم قەزایە خوێنی خۆیان بەختەکەن لە پێناوی کورد و کوردستان. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان حەیدەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە زانیاریەکانی ڕۆژیدا بە ئێمە. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان هونەر ڕەسوڵ بابەتێکی لەسەر ناوەندی وەرزش و لاوانی حاجیاوە بۆ ئامادەکردوین بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە. سلااوان لێبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان ئێمە ئێستا لە شاری قەڵاتزەین و بە دیاریکراویش لە ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزەین لە ساڵی ڕابردوودا ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزەیە سەرباری قەیرانی دارایی و دۆخێکی سەخت توانیوێتی چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجامدا. ئێمە لەم بەرنامەیەدا
گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کامۆ خدر کە ئێبچاوی ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزەیە بزانین لە ساڵی 2009 چیان کردووە و پلانی ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزێ بۆ ساڵی 2020 چییە کامۆ سڵاو دێبێ ئەگەر بێ ئێرە ئەم کاتت باش ڕوو لە کامێرەکەی پێمان بڵی ئەو ئامارەی کەلاتان لە 2009 بەگشتی چی بەڵێ زۆر سپاس بەخێربێن کاکنەر زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان و دەستخۆشتان لێ دەکەم سوازەوە سەرکردنەوەی فەرمانگەی وەرچوولەوانی خەڵازێ سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئێمە وەکو ناوەندی وەرچوولەوانی خەڵازێ لە ساڵی 2009دا چەندین کار و چالاکی جۆراوجۆرمان ئەنجام داوە کە بەم شێوەی خوارەوە بووە ئەمار کار و چالاکیان فەرمانگەی وەرچوولەوانی خەڵازێ لە ساڵی 2009دا کۆی گشتی کار و چالاکیانمان 95 چالاکی بووە کە لە 4 بواری جیاواز بووە بوارەکانیش ئەم بوارانەی خوارەوە بوون بواری وەرزشی بواری هونەری بواری ڕۆشنبیری بواری پیشەیی لە بواری وەرزشیدا 50 چالاکی ئەنجام درراوە 1500 گەنج بەشداری کردووە کە 1450 نێر بووە و 50 مێ بووە و لە بواری هونەری 12 چالاکیمان ئەنجام داوە 180 گەنج بەشداری کردووە 100 نێر بووە و 80 مێ بووە لە بواری پیشەیدا 13 چالاکیمان ئەنجام داوە کە 455 گەنج بەشداری کردووە و 400 نێر بووە 55 مێ بووە لە بواری ڕۆشنبیری 20 چالاکیمان ئەنجام داوە کە 100 گەنج بەشداری کردووە 400 نێر بووە و 400 مێ بووە کۆی گشتی بەشداربووان 2935 گەنج بووە کە بەشداریان کردووە کە لەو ڕێژەیەش 585 مێ بووە و 2350 نێر بووە کاکامۆ چالاکیان زیاتر چالاکی وەرزشین یان بە شێوی گشتی بوو ئێمە وەکو فەرمانکەی خۆمان زیاتر وەکو وەرزشی ناوی ڕۆیشتووە بەڵام لە ئەساسدا ئێمە بوارێکین لە بواری لاواندا خزمەت دەکەین کە 4 بوارمان گرتووەتە ئەمسەوە بۆ ساڵی 2020 بەرنامەمان هەیە بیکەینە 5 بەش کە بەشەکانیش بەشی هونەریە و بەشی وەرزشیە بەشی ڕۆشنبیریە بەشی پیشەیە و بەشی توانای کچان و ژنانە کە ئەم بەشە ئەم ساڵ زیاد کراوە کاری لەسەر دەکەین بۆ ئێمە هەر یەکەوە بەشێ لە 120 بەردەکەوێت ینی ئەوە نییە بەشێک لەلای ئێمە بڵین ئەوە 100% ئەوەی کە کەمترە چالاکی وەرزشیەکان بەگشتی و جم و جۆڵە وەرزشیەکە چۆن لە شاری قەڵاتزێ لە ڕووی وەرزشەوە بەڕاستی یەکێک لە بەشە سەرەکیەکانی ئێمە بەشی وەرزشە بەڕاستی لێرەکانە وەرزش وەکو هەز و خولیاوە وەکو خول و دەورات کە لێرەکانە خەڵک زۆر ئیتیمانی پێدا زۆر باشە ساڵ بە ساڵ بەرەو پێش دەڕواوە بەڕاستی ئێمە بەهۆی ئەوەی کە توانیمانە هەم هۆڵی داخراومان هەبێ و هەمیش زیاتر لە 3 یاریگای گەورەمان هەبێ و زیاتر لە 20 یاریگای فوساڵ هەبێ کە ئەمە شوای کردووە بواری وەرزش ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر بڕوا بە ڕۆژ بە ڕۆژ گەنج خوی پێوە بگرێ و بتواناز و خولیاکانی لەناو وەرزشە سود لەم یاریگانە وەربگرێ باشکامۆ لە ساڵی ڕابردوو بینیمان ئێمە ینی چالاکێکتان ئەنجامدا لەسەر ئاسی کوردستان بوو شاری قەڵاتزێ یەکێک بوو لەو چالاکیە دەگمەنانە وەرکانە قورس نین و بۆ 2020 نیازی ئۆتان نیەم چالاکیانە بەردەوام بەڵێ بێگومان ئێمە پاڵەوانتی وش و کۆنفۆی کوردستان کە بە هاوکاریەکێتی وش و کۆنفۆی کوردستان تایبەت بەلاوان ئەنجامماندا بەڕاستی ئەوەی یەک بوو لە هەرە دەستکەوتەکان بۆ شاری قەڵازی و بە تایبەتی بۆ فەرمانگەی وەرچوولەوانی قەڵازێش بەڕاستی ئەرکەکانی قورسن بە تایبەتی کە ئیمکانیات و ئەوانە زۆر کەمە بەڵام ئێمە لە پلانماندا هەیە لە پلانی 2020 کە بتوانین چەند بتوڵەی کە هەم لە بواری وەرزشی و هەمیش چەند فیسیڤالێک لەسەر ئاستی کوردستان لە شاری قەڵاسێ ئەنجام بدەین کە ئێمە لە پلانی خۆماندا هەیە لە ساڵی 2020 بۆ 4 بۆ 5 زۆر لەو کارە گەورانە لەسەر ئاستی کوردستان لە قەڵازێ بکەین بۆ ئەوەی بتوانین خەڵک بێ سروشتی جوانی قەڵازێ بینێ و دوای ئەوەش بتوانن سود وەربگرن لە توانای گەنجانی قەڵازێ و گەنجانی قەڵازش بتوانن لە شارەکەی خۆیان دەستکەوت بەدەست بێنن هەمانگیتان لەگەڵ فەرمانگە و دامەزراوەکانی ترچوە هەماهنگگیمان لەگەڵ سەرجەم فەرمانکان هەیە و بەردەوام کۆنتاکت و پەیوەندیمان هەیە و بە تایبەتی ئەو فەرمانگانەی کە پەیوەندیدارن بە فەرمانکەی ئێمە و زیاتر هاوکار و پشتیوانمانن بەردەوام کۆنتاکتمان هەیە و سەردان و بەسەرکردنەوەمان هەیە لەگەڵیاندا ماڵی لاوان یان یەک دوو دامەزراوەی تر هەبوو لە شاری قەڵاتزێ کە کاریان تیا دەکرا گەشتون بەچی و تا چەند ئەوانە بۆ خزمەتی گەنجان گرنگن بەشارە بەڵێ ماڵی لاوان یەکێکە لە ئەو پرۆژە ستراتیژانەی کە
حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەنجانی شاری قەڵازێ درستی دەکەوە ئێستا شماڵی لاوان بە ڕێژەیەکی باش لە سەدانەوەتی کارەکانی تەواو بۆ تەنها چەند بەشێکی کەیما کە بودجەی پێویستی بۆ تەرخانکرا بوو بەڵام تا ئێستا لە ڕێگەی مقاولەکەی وەرنەگیراوە دنا کارەکانی بە کۆتایی هاتەوە دواتر ڕادەستی ئێمە دەکردووە ئەم ماڵی لاوانە بەڕاستی دەبێتە ماڵێک بۆ لاوان و بۆ هەموو ئەو تیپ و ئەو دۆست و لایەنگرانەی کە لە دەرەوەی قەڵازێ سەردانی شاری قەڵازێ دەکەن و ئێمە وەکو شوێنی مانەوە وەکو یاریگا و ئەوانە کە لە پاڵ ئەم ماڵی لاوانەدا هەیە هەموو بۆ خزمەتی ئەو خەڵکانە بین کە سەردانی شاری قەڵازێ دەکەن سوودێکی زۆر باشی دەبێت. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک گەنج بەداخەوە لە ڕێگای هەندەران و لە ڕێگای کۆچکردنیان گیانیان لەدەستدا چیتان هەیە ئێوە کە ناوەندێکن یان فەرمانگەیەکی حکومین ڕاستەوخۆ پەیوەندیتان هەیە بە ژیانی گەنجانەوە لەسەر ئەم بابەتە چیتان؟ بەڵێ سەرەتا ئەمە پرسە و سەرخۆشی خۆمان ناڕاستی کە سوکاری قوربانیەکان و دەکەین کە بەڕاستی کارە سات بوو کە گەنجانی سنووری پژدەر و کوردستانیش لەو ڕێگا دەبنە قوربانی بەڕاستی کارە ساتێکی گەورە و ناخەژێنە هیوادار حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ژینگەیەکی لەبارتر بۆ گەنجان بڕەخسێنێ و هەلی کار و دەرفەتی زیاتر بۆ گەنجان بڕەخسێنێ بۆ ئەوەی بتوانن توانای ئەم گەنجانە لە کوردستانی خۆمان ببێتە خزمەتی کوردستانی خۆمان و هەر بۆ کوردستانی خۆمان بێت و وەڕوو لە غەریبی و هاندەران نەکەن بەڕاستی کۆچی گەنجان یەکێکە لە هەرێک کێشە و گرفتەکان کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات ڕێگای چارەسەری بۆ بدۆزنەوە و داواش لە پەرلەمانی کوردستان دەکەین کە دانیشتێکی نائاسایی لەسەرم کەیسە دروست بکات و بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەسەرێکی گونجاو بۆ کۆچی گەنجان بدۆزرێتەوە. بەگشتی بۆ بەرنامە و پرۆژەکانتان پێویستان بەدەستگیرۆی زیاتر نییە ئەوەی کە هەیە لە ئاستی پێداویستی گەنجانی قەڵازێ؟ بەڵێ بێگومان ئەوەی کە ئێستا هەیە لە داواکاری گەنجانی قەڵازێ و پشدەر نییە ئێمە وەکو خۆشمان توانای ئەومان هەیە زیاتر هاوکاری و پشتیوانیمان بکرێت لە ڕووی مادیەوە و لە ڕووی دابینکردنی پێداویستیشەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە زیاتر کار بۆ گەنجام بکەین و زیاتر خزمەتی گەنجام بکەین و هەلی کاری زیاتر بۆ گەنجەکان بڕخسەین و بتوانین گەنجەکان لە کۆمەڵێک کار و کردەوەی کە نەشیاوە دوور بخرێنیتەوە بتوانین بە کۆمەڵێک کار و چالاکی خۆمان مەشغوڵیان بکەین کەەوە بەڕاستی یەکێکە لە کارەکانی ئێمە کاری لەسەر دەکەین و هیوادارین لە ساڵی 2020دا ئەوە ڕوودات و ئێمە خۆشمان بۆ ساڵی 2020 چەندین پلانمان داناوە کە بەو شێوەی خوارە ئێمە بۆ ساڵی 2020 پلانمان هەیە کە بوارەکانمان بوارێکی تر زیاد بکەین کە بوارە سەرەکیەکان توانای ژنان و کچان کە ئەمە بوارێکی سەرەکیە ئەم ساڵ دەتوان لە ناو فەرمانکەمان دەنگدانەوە و ڕنگدانەوەی خۆی دەبێەوە بوارێکی تریان بواری ڕۆشنبیریە بواری هونەری و بواری پیشەیی و بواری وەرزشە ئێمە کە مەبەستمان ئەوەیە ئەم ساڵ جیاوازتە ساڵانی پێشوو کە پلانمان بۆی داناوە لە تەواوی ناو سنتەری قەزا و ناحیەکان و وەگوندەکان کار بکەین هەم لە هەر هەموو بوارە جیاوازەکاندا و بتوانین خولی گرنگیان بۆ بکەینەوە و خولی تایبەتیان بۆ بکەینەوە و بتوانین خولێکیان بۆ بکەین وەکو خولی ئاریژگاوە خولی دەلاکی بۆ ئەوەی بتوان ئەمانە ببێتە بژێوی ژیانیان وەکو چۆن لە ساڵانی ڕابردوش ئەم خولانەمان کردێتەوە کۆمەڵێک گەنج تێیدا سوودمەند بۆ بتوانین لەم ساڵدا بە شێوەیەکی جوانتر ڕێک و پێکتر گرنگی پێ بدەین و خولەکانی تری بەڕاستی مەبەسمانە لەسەر سنوورەکان لە گوندەکان خولی هۆشیاری لەسەر مادەی هۆشبەر و لەسەر هۆشیاری گەنج و لەسەر یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل و لەسەر مافەکانی منداڵ و لەسەر مافەکانی گەنج کە ئەمانە هەمووی لە سوارچەوەی هەڵمەتی هۆشیاری و هەڵمەتی کار و چالاکانی فەرمانگەی وەرشولاوانی قەڵازداری بۆ ساڵی 2020 دەست خۆش بێت دواوتەکە بتێ شتێک زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ زێتانگەشە هیوادارم لە ساڵی 2020 بتوانین بە پشتیوانی هەموو لایەک کار و چالاکانمان زیاتر و زیاتر پەری پێ بدەین دووبارە بەخێر بێن دەست خۆش بێت کاکامۆ زۆر سپاس بەڕێز کامۆ خدر پشاوی فەرمانگەی ناوەندی وەرزش و لاوانی قەڵازێ سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ناوەندی وەرزش و لاوانی قەڵازێ کە بێگومان یەکێک لە باشترین و چالاکترین نێو ناوەندانەیە کە لە ساڵی ڕابردوو توانیوتی زۆرترین چالاکی ئەستوونی پارێزگای سلێمانی ئەنجام بدات دەگەڕێمەوە لەوێ بەڵێ سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوڵ کە زانیاریەکانی داینێ لەسەر ناوەندی وەرزش و ڕاوانی ڕانی و سپاس بۆ میوانی کە لەگەڵمانە بوو بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی گوڵمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین
بەیانیتان باش لە بڕگەی گوڵ ئەمڕۆ باسی جلد نەمرەکەین. جلد نەمر یەکێکە لەو گوڵانێکە بۆ مەبەستی جوانی گەڵاکەی بەخێو ئەکرێت. گەڵاکەی شێوەیەکی جوانی ڕێکی هەیە بۆ سەرەوە. هەم یەکێکە لەو گوڵانێکە کە ئەبێتە هۆی ئەوەی کە ژینگە پاکاتەوە کە بڕێکی جوان لە ئۆکسسیجین ئەیات. شێوەی زۆر گەورە نیە ئەتوانی لەو شوێنانە داینەی کە زاویەکی بچووکە ئەتێ بە گوڵێک داینیت و پڕێکیتەوە. زیادکردنی ئەمڕۆکە لە بەو شێوەیە کە یەکێ لە گەڵاکانی لەکەیتەوە ئەیخیتە چەند دەرمانێکەوە بۆ تەشجیعکردنی ڕەک چەند ڕۆژێک و دوای ئەوەی یەکسەر ئەخێتە ئەو شوێنێکە ئامادەت کردووە یا ئینجانێکی بچکۆلە سەر لەنوێ ئەبێتەوە بە ئینجانێکی تازە. ئەو دانی ئەتوانین بە 2 ڕۆژ جارێ ئاوی بین لە هاوینە تەعاان بە شێوەیەکی زیاتر ئاوین بەڵام ینی زۆر نابێ ئاوبیرێ لەبەری کە تووشی حاڵەتی تەعفو نەبێت لەبەرەوە وا باشترە کە تەواو ینی زانیمان کە خاکەکەی وشکە بێت و اینجا ئاوی بینە ئاوی زۆر ناوێت بە 2-3 ڕۆژ جارێ ئاوەبدانی کافیە. باشترە لە تاقی پەنجەرە بێچکە تۆش بەشی خۆی پێویستی بە ڕووناکی هەیە و دەرەجێ حراری هەر وەک نەباتەکانی بەعام چکەمانەوەی ئیسیواین 20-25 زۆر باشە بووی. واتای کە تۆ لە ماڵەوە زانیت با بڵین ئەو شوێنە زۆر سادەتیاتە داناوە ئەتوانی شوێنەکەی بگۆڕی بۆ زستان و هەروەها لە هاوینە بە هەمان شێوە ئەگەر زانی ئەو شوێنێکە داوناوە زۆر گەرمە دەرەجە حراری بێ بەچل بێنە ئەو شوێنێکە کە خۆتیا دانیشیت و کە فێنکەرەوەی لێە. جلد نمرۆمانە هەر وەکو هەموو نەباتەکانی تر ئاینەشت لەبەر کە لە ژیرۆن تۆزێ نەخۆشیان کەمترە بەڵام لەوانێت تووشی زبول بن تووشی سیزبوون بن گەرما زیاتر بیان بات ئەو نەخۆشیانە زیاتر تووشە بن. بەڵازیانم لەگەڵتان بەردەوامی وەکووتمان تەوری دووەمان و کۆتاییمان قسە و گفتوگۆکەین لەبارەی و خۆراک و ئەو خۆراکانی کە و زەمان دەدات ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئەو خۆراکانە چین کە پێویستە ڕۆژانە بخورێن و سوودیان هەیە بۆمان لە هەمان کاتیشدا چۆن بتوانین لە خواردنە شیرین و چاورەکان بە دوور بین بۆ ئەوەی هەموو کات تەندروست بین. هەر بۆ مەبەستەش مامۆستا نەشمیر عەلی خەیات مامۆستای زانکۆ و ماستەر لە پیشەسازی خۆراک و زانستی خۆراک بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان میوانە. نەشمیر خان سڵاو لێ ببیانیت باش و بینەرەکانیشتان باش بەخێراتی. نەشمیر خانیمە زیاتر تۆوانۆک و شاعیرێک ناسیوە ئەمەوێت باسێک سەرتا بەدەل لە تەوەرەکەی خۆمان باسێک لە ئەزمموی شاعیری خۆت و بەرهەمەکانت بکەی بۆمان. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و بۆ میواندارێکەکان سڵاو لە بینەرەکانیشتان بێت. ڕاستەکەی من وەکو جەناویش ئاماژە پێەیە لە بواری نووسینە کارەکەم ئەوە خاوەنی سێ کتێبم و ئەخیریان لە مانگی سەی 2019 چاپ بوو بڵاوبووانێ کۆمەڵە تێکس بوو و کۆمەڵە شارێکم هەیە ئەوی شەر کتێبە لە ساڵی 2013 چاپ بوو بڵاوبووانێ و تا ناوەڕاستی ئەم ساڵ ئینشاءڵڵا کۆمەڵێک نووسین و با بڵێن کتێبێکی پێشتریشم هەیە هەر چاپی دووەمی ئەەکەمەوانێ. تقریبا ئەمە وەکو بەسەریعی لەبەرەوەی خۆزانینتەوەرەکە لەسەر خۆراکە بەسەر بۆی کە جەنابە پرسیارە کرد بەڵێ تا ناوەڕاستی ئەم ساڵ کتێبی تازەشم ئەبێ ئینشاءڵڵا و بە هیوای سەرکەوتن و بەردەوامی لە کارەکەتدا. نەشمیر خان بابێنە سەر تەوەرەکەی خۆمان بێگومان ڕۆژانە سێژەم نانخواردنمان هەیە پێویستە ئێمە ڕۆژانە لەو ژەمانە چ خۆراکێک بخۆین بۆ ئەوەی کە هەموو کات تەندروست بین. بەسەرەتا ئێمە بۆچی خۆراک بخۆین لە ئەوە کە ئاشکرا شتێکانی لاوانێ بڵێن وەکو خویەک بەڵام خۆراک بەگشتی وەکو بەرهەمی ڕۆکی یاخود با بڵێن ئاژەڵی و ئاژەڵیش هەر خۆی گۆشتەکەینە بەرهەمەکانی گرنگە بۆ ژیانی مرۆڤ لە برەوەی کە مرۆڤ پێویستێتی بۆ بەکارهێنانی وزە و بۆ کار و چالاکیەکانی ڕۆژانەی و بۆ پاراستنی تەندروستی خۆی و لەبەر ئەمە زەرورە کە لەم دواییانە با بڵێن ژەمەکان کورتریش کراونەتەوە بۆ کاتی کەمتر و ژەمی بچووکتر. ئەوەی کە زەرورە کە ڕۆژانە بخورێ وەکو ئاشکرایە هەڕەمی خۆراکمان هەیە ئێمە مەوادی کاربۆهیدرێتی و پرۆتین و
با بڵێن چوری و سەوزە و میوەکان و لەم ئەخیرانەشا ئاو چۆتە ناو هەڕەمەکەەوە کە گرنگە بۆ ژیانی مرۆڤ پێویستە ڕۆژانە بزانێت چۆنی ئەم کەمیەتانە ڕێکە خات و نوعەتیش زۆر ضرورە لە خواردنی خۆراکە چکا بەس کەمیەتەکە زەرور نییە ینی تۆ ئەگەر تێربیت شەرت نییە تۆ هەموو شتێکە بە تەواوەتی هەبێ پێویستەکە تۆ کەمیەت و نوعەت بەیەکەوە تەوازنێک بکەی لە بینیانە ئەو کەمیەتی ئەی نوعەتی باشی پیاابێ و پێویستی تۆ بۆ ڕۆژانەی خۆت تەواو بکە لە ڕووی پێویستەکانی لە شتوانێ وەکو ئاو کاربۆیدرێت و پرۆتین و چوری و هەموو ئەو پێکاتانەی کە لەش دروستەکەم نەشمیل خان باسمان لە ژەمەکانی خۆراک کرد هەنێ کەس هەیە زیاتر لە سێژەم ئەخوات هەنێ کەس هەیە کەمتر لە سێژەم ئەخوات ئەمە بزانم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی بەڵێ تقریبان ئێستا بەپی بەڵێن لێکۆڵینەوە لەم ساڵانەی دواییە زیاکردنی ژەمەکان بۆ بەرزکردنەوەی میتابۆلیزمی جسمە ینی ئەگەر مرۆڤ با بڵێن کەمتر بخوا و زووتر بخوا وا لە عزاکانی لەشی خۆیەکە زۆرتر با بڵێن چالاک بێت و زۆرتر وزە سەرف بکە لەبەرەوە بەپی کەسەکە خۆی لەوانەیە بگۆڕێ ڕەهاتنی کەسەکە یعنی بەڵام لە ئەساسا خواردنی ژەمی زۆر و قورس و بە یەکجار ئەمە غەڵەتە عنی بەڕاستی تۆ ئەگەر ژەمێک بخۆیت وتر هیچ نەخۆیتەوە تا ژەمی دوای ئەوە ئەمە لە ڕووی هەم زانستیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی زەرری ئەبێ لە جێتەوەی کەسوودی هەبێت نەشمیل خان لە قسەکانی زۆرێک لەو کەسانەی پسپۆرن لە بواری خۆراکدا زیاتر ئاماژە بە خواردنی بەیانیان ئاکرێت ئەمێ بزانم تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی بەڵێ خواردنی بەیانیان لە بەرەوەی کە مرۆڤ دوای با بڵێن تقریبان لەوانەیە 8 ساعت تا 10 ساعتیش ئەگەر نایبنین بە ڕۆژۆبوونێک و بە ڕۆژوبوونێک بە ڕۆژوو بۆ لە بەرەوەی کە خەوتووە و جسمی هەڵەسێ جارێکی تر پێویستی بەوەیە چالاک بێتەوە ئاکتیڤ بێتەوە پێویستی بەوەیە کە بڕێکی باش لە خۆراک وەرگێت ئەگەر ئەم جەمی بەیانیانە وەرنەگرێ میتابۆلیزمی جسمی دابەزێ بە جۆرێک کە ئەڵێت خۆراک نییە بۆستن ینی ئیش مەکەن بە شێوەیەکی هێواشتر ئیش بکەن خەزم بکەن ئەمە زرری ئەبێ هەم لە ڕووی تەندروستیەوە هەم با بڵێن لە ڕووی جەسەدیەوە کەسەکە لەوانەیە کەسێکی قەڵە و دەرچێ ئەگەر خۆراکی بەیانی نەخوانی و ڕووی ئێوارە بۆ جبێکی زۆر بخوا چونکە کە بەیانیان خۆراک ئەخۆی جسمت چالاک ئەبێ کە چالاک بوو بۆ ژەمەکانی دواتریش تۆ ئەو بڕەوزەی کە وەری ئەگری بە احتیمالی زۆر هەمووی سەرف ببێت ینی مەجای ئەوە نەبێت کە کۆی بکاتەوانە بەڵام کە تۆ دوو ژەمی قورس و با بڵێن پڕ ئەخۆیت لەگەڵەوەی کە ژەمی بەیانیانت نەخواردووە لە دوای ئەو با بڵێن ئیسراحەتەی کە لە جسم تاوەرگیراوە بۆ با بڵێن وەکوتم نایبنین بە ڕۆژوبوونێک لە ناو جسمی تۆ ڕوویاوە ئەڵە کوێکەنەوە لەوانەیە خۆراک نەبێت چونکە ئەم چەند سەعاتەی چی نەخواردووە ئەم وەجبەی دەستکەوتووە شەک نییە هەمووی ئێمە سەرفیکەین ینی ئەمە جستم بەڵێن خۆی لە ناو خۆیان میکانیزمی هەیە بۆم شتانە بەڵێ نەشمیل خان زیاتر باس لە کاریگەری خواردنی چەور لەسەر ژەمی ئێواران ئەکرێت بەتایبەت ئەو کەسانی کە وەرزش ئەکەن هەموو کات پێیان ئەوترێت کە ژەمی ئێواران کەمتر بکەنەوانێ یان خودت نەخورێت باشترە هۆکاری ئەمە چییە؟ خۆی من وەکو ڕای شخصی خۆم ژەم نەخواردن نییە ڕاستی چونکە هەتا لە دایتیشە هەتا لە ڕێژیمی شاتۆ ناتوانانی بڵێ من هیچ ناخۆم وەکو چاوریش ئەگەر تۆ بەراوردیشی بکەی هەتا بژڵی پرۆتین هەتا بژڵی کاربۆهیدریت تۆ کە ڕاستە خۆ نانە خوارد و خەوتی بەسەریا کێشە دروست ئەەکەی بۆ هەزمی خۆت کێشە دروست ئەەکەی بۆ کۆمەڵێک با بڵێن چالاکی کە لە ناو مرۆڤڕوایە مەسلەی ئەوەی کە چاوری نەخورێ و با بڵێن لەم ساڵانی دوایە زۆر تەرکیز خراوەتە سەر ئەمەی کە ئەچن بۆ جێم و بەڕاستی چوون بۆ جێم لێرە زۆرتر بۆ مەسلەی ڕەشاقەیە خەڵک وا بەکاری ئەهێنێت چان هەم ئەیانێ زایف بن کوڕان ئەیانێ مەسڵ بگرن ینی ئەمە بەڵێن دوو دایتی تایبەتی و جیاوازی خۆی هەیە بەڵام ئەگەر تۆ جێم بکەی بۆی کە تەندروستی و باش بێ پێویستی شکات کە تۆ باڵێن ڤارایەتیەک هەبێ ینی چۆن ئەڵێن بەڵێ بەڵێ تۆ بزانی چی ئەخۆی لەکوێ ئەیخۆی کەی ئەیخۆی ینی گرنگ ئەوەیە کە تۆ خواردنێک ئەخۆی پێش ئەوەی بنویت ینی بەلانی کەم تۆ هیچ نەبێت 3 بۆ 4 ساعتێک پێشەوە خواردنی ئەوە نەقورست نەخوارد بێکە نتوانی باڵێن هەزمی بکەی لە کاتی نووسنەکەی نەشمیل خان باسێک لە وەرزەکان بکەین ئەمێ بزانم کە خواردنەکان تا چەند بە پێی وەرزی سەرما و گەرما گۆڕانکاریان بەسەرایە دۆکە زانین کە دوێنێ بەفرێکی زۆر باری و کەش زیاتر ساردی کرده بوو ئەمێ بزانم کە لەم وەرزە سەرمایانەدا چی بخۆین باشە بۆی کە وزێکی باشمان باتێ و گەرمیشمان بکاتەوە لەمان کات خۆراک لە زستانە زەرورە مرۆڤ کۆمەڵێکی زۆر لە ڤایتامین و مینرەڵەکان بخوا بەڕاستی لەبەرەوەی کە تۆ ڤایتامینەکانە
هەبوو جیهازی مەناعی خۆت بەرز ئەەکەیتەوە مەناعی خۆت بەرامبەر بە نەخۆشیەکان بەرز ئەەکەیتەوە کە زین لە وەرزی سەرمایە ئەنفلۆنزا و کۆمەڵێک نەخۆشی هەیە کە تایبەتن بە وەرزی سەرما لەبەرەوە زەرورە پێش ئەوەی مرۆڤەکە نەخۆش بکەوێت ینی کۆمەڵێک خۆراک وەرگێک کە دەوڵەمەند بێ بە ڤایتامینی بە مینەڕاڵەکان لەگەڵەوە شابۆ دەستکەوتنی وزەیەکی باش مرۆڤ لە زستانە پێویستی بە بڕێکی بەڵێن کەلۆری زیاتر هەیە لەبەرەوە زۆر جار تەرکیز ئەچێتە سەر خواردنە چەورەکان و ئەو خواردنانی کە لە کەلۆریا دەوڵەمەندن ینی مەسەلەن وەکو گۆشت و وەکو هێلکە ئەمانە زۆرتر ڕەغبەت دەچێتە سەری هەر مرۆڤ بخۆی بە طبیعەتەنیش زۆرتر ڕەغبەت دەچێتە سەر ئەوە لەبەرەی پێویستی بە کالۆریەکی زیاترە بۆی گەرمۆکەوزەی زیاتری دەستکەوێت بۆ جسمی خۆی هەم لە ڕووی سەرماکەوە لە هاوینیشا ئاشکرایە نێبینین سەڵاتەکان زۆرتر احتیمامی پێدرێ لەبەرەی سەوزۆمی وەبڕێکی زۆر باش ئاویتیایە ئەمە پێویستمان بە ئاوی زۆر باشە ئەنی ئاوێکی زیاترمانەوێت لە هاوینە لەبەڕۆی ئێمە نیسبەی لە دەستدانی ئاومان لە هاوینا زیاترە بەهۆی عرەقکردنەوەوانێ لەبەرەوە پێویستمان بەو نەوع خۆراکەیە کە ئاوی نیسبەی ئاوتیای بەرز بێ ئەمە جیاوازێکی زستان و هاوینە بەڵێ مامۆستا نەشمیل ئەوێت باسێک لە ئەوە بکەین کە لە کۆندا لە کاتی سەرمادا یاخود لە کاتی گەرمادا کۆمەڵێک خواردن لێنراون بەتایبەت کاتی سەرما هەنێک خواردن وەکو ترخێنە و سەر و پێ ئەمانە کراون بۆ ئەوەی کە ئەو کەسانە گەرمیان بێت و یاخود وزەی زیاتریان پێبەخشێت ئەمەوێت بزانم ئەمە تا چەند ڕاست بۆ ئایا لە ئێستادا خەڵکی تا چەند ئەم خۆراکانە ئەخۆن و لی ئەنێن خۆراکی وەکو باسەکردتر خێنە و سەر و پێ و ئەمانە هەمووی ئەو خۆراکانن کە من پێشتر ئاماژەم پێەیە کە لە ڕووی کالۆریە و کالۆریکی باشیان هەیە کە تۆ کالۆری بەرزی هەبوو ئەنی بۆ سەرفکردنی وزە و بۆ ئەوەی کە تۆ چالاکیت هەبێ بەڕاستی گەر چالاکیت نەبێت و مەسەلەن جوڵەیەکی وات نەبێ بۆ دەستکەوتنی بڕێکی خۆراکی گەرمی تۆ توانی مەسەلەن ئایارێکی شەکر هینی تۆ کاتەختی تۆ کا بۆی کە تۆ ئەو ڕۆژە بەڵام کە تۆ چالاکیت هەبوو مرۆڤێک بووی ڕۆشتە دەرەوە جێمە کرد پێویستە بۆی کالۆری زۆرتر سەرفکەی هەر بۆیە لە کۆنیشە تەرکیزیان خستۆتە سەرەوە خۆراکانە لە بروی کە بەڵێن چالاکیێکی زیاتریان هەبووە هەم هەرچەند ئەگەر لە ناوماڵەکانی شاما بێتنەوانێ ئیشوکارێکی وایان هەبوو کە بتوانن ئەم وزەیە سەرف بکەن لە بۆ ئێستا نازانم ئێستاش هەر تەسەورەکەم لە بەعزێک ماڵ و بەڵێن خێزانە هەر خواردنی ترخێنە خواردنێکی باش بێ لە زستانە و لە ڕووی تەندروستیشەوە لە بەڵێن ترخێنە خۆی لە شێلم دروست ئەکرێ و بەڵێن سریێڵیشی تایە دانەوێڵی تایە لەگەڵ ئەوەیە هەردووکیان لە ڕووی بەڵێن کاربۆهیدرایت و ئەوە وەک شێلم خۆی بە پەنسلین ینی بەڵێن دژە ئیلتیهاباتێکی باش لە ناویایەتی لەبەرەوە هەر هەموو ئەم خۆراکانە هیچی بێ سوود نییە ئەنی بەڵام ئەوەی کە زەڕورە ئێمە لێرەیە بیزانین ئەوەیە کە تۆ چەند ئەخۆیت و لە کەیە ئەیخۆی ڕاستە بێگومان ئەمەوێت باسێک لە زەڵاتەکان بکەم هەر لەسەر و کەسانەی کە وەرزشەکەن زیاتر گرنگی بە خواردنی زەڵاتە ئەدەن ئەمەوێت بزانم کە پێویستە زەڵاتەکانمان چی تیابێت بۆ ئەوەی وزەی زیاتری لێوەربگرین یاخود هەنێک مقابلات هەیە لە خواردنە خێراکاندا ئەخورێت ئەمە تا چەند زیانی هەیە بۆ سەر تەندروستی وەکو زەڵاتەکە زەرورە کە هەموو گەڵا سەوزەکان لە زەڵاتەیە بەکاربێ گەڵا سەوزەکان مەبەستم مەسەلەن وەکو کاهوو هەندێک جار با بڵێن سپیناخ ئەمانە بەکارە هێنرێز ئەمانە کە هەمووی زەرورن لەبەرەوەی کە بڕێکی باش لە فایتامینیانتیایە و لەگەڵ ئەوەشە ئەوانەی کە ئاوی بەرزەوەکو خەیار و ئەوەی کە مەسەلەن تەماتە لە ڕووی ڤیتامین سی و ئەویش هەر باشە و هەموو ڤیتامینەکانی تریش بەڵام ئەمە کفایەت ناکا بۆی کە تۆ بڵێ من ژەمێکی تەواو خواردۆ چونکە کۆمەڵێک ڤیتامین ئەمێنێتەوە کاچێتە ناو باڵێن لە ناو چاوریات تواوەیە تۆ بێ ئیلا بڕێک چاوری وەرگری بۆی کە تۆ ئەو ڤیتامینانە دەستکەوێت لەوانە ئەی و کەی و دی واتە ئەوانەی کە وەرزش ئەکەن بە تەنها زەڵاتە ئەخۆن جاری وا هەیە ئەمانە زەڵاتە ئەخۆن بەس ئەگەر پەنیر لە ناو زەڵاتەکەیان هەبێ ئەم کێشەیە بۆیان هەلە بێ مەسەلەی ڤیتامینەکان کە لە ناو چاوریات تواوەیە چونکە پەنیر وەکو ئاشکرا لە شیر دروستەکرێ و شیریش ئەو چاوریەکەی باڵێن کۆمەڵێک ڤیتامینی تواوەکان کە وەکو باسم کرد وەکو ئەی و دی و کەی و ئەمانە لە ناوی هەیە ئەتوانن پەنیر بەکاربێنن لەگەڵی و ئەتوانن هێلکە مەسەلەن لەگەڵ ژەمی با بڵێن ئەوانەی کە وەرزش ئەکەن لەگەڵ سەڵاتەکانیانە بەکاربێنن ئەوەیشی کامێنێتەوە سەر چاوریە دەستکردەکان بۆن منەوەکو مایۆنیز و ئەمانە ئەوەش لەبەر چی لەبەرەوەی کە بڕێکی زۆر چاوری تێ ئەکرێ بەکار ئەهێنرێ لەوانەی خواردنی یعنی بە زۆری خواردنی بە زۆری زەرەری ئەبێ لە جیاتی ئەوەی کە سوودی هەبێت بێگومان مامۆستا نەشمیل هەموو خۆراکێک کە ئێمە دروستی ئەکەین پێویستی بە خوێیە ئەمە بزانم کە خوێ تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستیمانەوە ئەو کەسانەی کە فشاری خوێنیان هەیە ئەمانە تا چەند گرنگە ئاگیان لێبێت و کەمتر بیخۆن
مەسەلەی فشاری خوێنەکە ئەوە معلومە کە بە بوونی خوێی زۆر لە ناو خوێنە زەخت بەرزە بێتەوە بەڵام بوونی خوێی زۆر هەر بەگشتی لە ناو جسمە ئەبێتە هۆی وشکبوونەوەی ئەو مرۆڤە لەبەرەوەی پێویستی بۆ ئەوەیە کە ئاو ڕاکێشێت پێویستی بۆ ئەوەیە کە مەسەلەن دوای گورچیلەکان هیلاکەکە دوای بۆ فرێدان بۆ یەکێکە لە خواردنە ئەنهێڵسیەکان کە خوێی سپیە لەگەڵ شەکری سپی ئەومان لەبیر نەچێت خواردنی بە نسبەیەکی زۆر ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مرۆڤە تووشی وشکبوونەوە ببێت و ئەو بەڵێن مناعی دابەزێت لەبەر ئەوە پیری بەڵێن پێش ئەخات ئەمانە ضرورە کە بەپێی کەمیەتی دیاریکرااو بێت و هەموو وحدەکان دیاری کراوە ینی الحەمدولیلا خەڵک زۆرتر ئەتوان ئینتەرنێت بەکاربێنن ینی ئەتوانن کە خۆیان زانیاری هەر وردورد و بچوو بچووکیش بنووسن دەستیانەکەی کە مەسەڵەن پێویستی ڕۆژانەی من چەنە بۆ خوێ کە ئەگەر کیلۆگرامەکەم ئەوە نەبێت چونکە ئەومان لەبیر نەچێ هەر مرۆڤێک بەپێی جسمی خۆی مەسەڵەن کەسێک 60 کیلۆیە فەرقی هەیەەوەی کەسێک 80 کیلۆیە چەندێک ئاو ئەخواتەوە ینی بۆ من ڕاست بێ لەوانەیە 2 لیتر بخۆم بەس لەوانەیە بۆ تۆ ڕاست بێت 3 لیتر بخۆی فەرقی هەیە ینی جیاوازی حتا بۆ پرۆتین و حتا بۆ چۆریش ئەمە فەرقی هەیە ینی لەبەرەوە ئەبێ و کەسە تقریبا شارەزاییەک لە ڕۆی خۆی وەرگرەیە و ئەمە بەڕاستیشی ڕاگەاندنیشە کە زۆرتر ئەم شتانە و ئیشی وەزارەتی تەندروستیەکە خەڵکەکە بە شێوازێک تێبگەێنێت چونکە بەڕاستی لەم ساڵانەیە خیرا خەڵک زۆر احتیمامیاوە بە وەجبەکانی و احتیمامیاوە بۆی کە دایتەکات چۆن ئەیکاچی بکە ئەکەوینە غەڵەتەوە بەم نەوعیکە هەر کەس هەڵسێ و لە خۆیەوە شتێ بکات ئەمە بەڕاستی نازانم بەڵێ بەدەر لە خوێ کۆمەڵک شتی تریش بەکارێنێ وەکو لیمەندۆزی و ترش و ئەمانەمان لیمەندۆزی هەر نابێ بەتاتەن لەبەرەوەی لیمەندۆزی دروستکراوێکی کیمیاییە یعنی حتا ئێستا مەگەر باس لە خواردنی خێرا بکەین بۆچی خواردنی خێرا ئەگەر زۆر بەکاربهێنرێت و مەسەلەن بەلانی کەم هەفتای ڕۆژێ بەکاربهێنرێت زەرەری ئەبێ بۆ ئەو مرۆڤە لەبەرەوەی کە مەوادی کیمیایی بۆ ئیزافە کراوە مەسەلەن لیمەندۆزی خۆی مەوادێکی کیمیایی دروستکراوە یعنی شتێک نییە لە ئەساسە هەبێ بۆ منە خوێ هەر چۆنەکەی خۆی لە سروشتا هەیە بەڵام ئەوە بەڕاستی من لێرەوە ینی داوا لە هەر کەسێک کەم کە گوێی لە منە بە هیچ شێوەیەک لیمەندۆزی بەکار نێنێت ڕاستە و خۆیان بۆ ئیش بۆ خواردن ینی لیمەندۆزی وەکو مەوادێکی کیمیایی ئەبێ مامەڵی لەگەڵا بکات چکە زۆر خواردنیە بێتە هۆی زەرێکی زۆر زۆر گەورە جێگرەوەی لیمەندۆزی چییە بەکاربهێنرێت بەڵێ لیمۆمان هەیە ئێمە توانین لیمۆ بەکاربێنین و ئەتوانین ترشی سماق بەکاربێنین ئەمانە هەموو یعنی بەس ئیتر ئەوەیە کە لیمەندۆزی ترشێتەکەی ئەوەندە ترشا یعنی کەسێک هەیە مەسەلەن لەوانە خەڵکێکە بێت زۆرتر با بڵێن هین بەو بات چۆن ئەڵێ ئەفزەڵیەت بەو با بڵێ ئەم زۆر باشە ئەم زووتر ترشێتەکەم بۆ کاجینا ترشی لیمۆ هیچ کێشەی نییە و ئاوی لیمۆ توانین بەکاربێنین لە بەرامبەر لیمەندۆزیە هەتا ترشی سماقیش ئەوە هەر سوودی تەندروستیشی هەیە لە جاتی چونکە شتەکە سروشتیە بێگومان با بینە سەر میوەکان ئەمە بزانم کە میوەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر تەندروستیمان و کۆمەڵی خەڵکیش هەیە کە ئەڵێن کە میوەکان بکرێت بە شەربەت تەندروستی باشتر ئەکات ئەمە بزانم تا چەند ڕاستە ئەما و تا چەند پێویستە میوەکان وەکو خۆی بخورێ و نەکرێ بە شەربەت بە پێچانەوە میوە سوودەکەی زۆرترە کە بە بڵێن فرێشی وەکو خۆی بخورێ کاتێک میواکەی بە شەربەت نسبەی شەکرەکەی بەرزەبێتەوە لەبەرەوەی کە نسبەیەک لە ئەلیافەکەی لە دەستەیە و بەهۆی وردکردنەکەەوە کۆمەڵێک لە پرۆتین ببوورە کۆمەڵێک لە فایتامینەکانی لە دەستەیە و لەبەر ئەمە تۆ ینی هەندێک کەس دەچێت لەوانەیە خۆشی شەکری بۆ ئیزافە بکە بۆی خواردنی میوەکە بەڕاستەوخۆ سوودی زۆرترە وەک لەوەی کە بیکەی بە شەربەت ینیکردنی بە شەربەت لەوانەیە وەکو حەزێک خۆش بێ بەڵام هەموو ئەمە بکەی بە عادەت شتێکی باش نییە لەبەرەوەی کە لەوانەیە هەندێک لە فیتامینە مهمەکانی لە دەست بە و ئەوەش کەوتم ڕێژی شەکرەکەی لە ناوە بەرزەبێتەوە بۆی لە دەستدانی ئەلیافەکانیەوە بەڵێ ئەمە بزانم کە تا چەند دروستە کە تۆکڵی میوەکان لێ بکرێتەوانێ ئایا ئەو ڤیتامینی کە هەیە لە ناو تۆکڵەکانیش هەیە بۆ نمونەوەکو خیارۆک و سێو من ئەمە ئەوە بڵم کە میوەکان خۆت ئەزانی مەسەلەن ئەکرێن لە دوو بەشەوە ینی بەزێکیان ناتوانین تۆکڵەکەی بخۆین ناتوانین بۆ نمونانی تۆ ئێستا کێویەک مێنی ناتوانین ئەستان طبیعتی وایە لەبەرەوە پێی ئەوەترێ ئەمە تۆکڵەکەی ناخورێ بەڵام هەندێک میوە هەیە تۆکڵەکەی قابلی خواردنە بۆ نمونە سێو خەیار لێکردنەوەی غەڵەتە بەڕاستی لەبەرەوەی کە لەناو ئەم تۆکڵە کۆمەڵک ڤایتامینی دیسان باشەیە و ڕێژێکی باش ئاو هەیە و ئەلیافەکە بە زۆری لەناو تۆکڵەکەیە ئەلیافی شانی مەبەستم ئەو نەزام ئەلیاف بە کوردی هەر ئەلیاف کاتە ئاویەکەی نەخێر ئەلیاف مەبەست
هەستم وەکو بڵێن کەپەک بە کوردی بەس ینی کەپەک ئێمە بەس بۆ ئارد بەکاری بەهێنین ینی کۆمەڵێک سوودی زۆری هەیە توێکڵەکەی و ڕاستە و خۆژێر توێکڵەکەش ئەو شوێنەیە کە زۆرترین ئاویت یا کۆبەتەوە کاتە توێکڵەکەگری ئاوەکی لە دەست ئەی بە ڕێژێکی باش ینی لەبەرەوە زۆر باشترە کە توێکڵی ئەو میوانەی کە ئەخورێت بخورێت لەگەڵیا ینی لێ نەکرێتەوانێ و سوودی هەیە لە هەموو ڕێکەوە حتا ئەگەر بۆ نمونە تۆ لە دانەکانەوە باس بکەین کاتە سێوێک ئەخۆی تاگاتە جیهازی هەزمی و مەسلەی دەردانی پاشەڕۆ سوودی هەیە ئەو ئەی تێکەڵکردنی میوەکان وەکو زەڵاتێکەمە تا چەند کاریگەری هەیە و تەندروستە بۆ خواردن زۆر باشە لەبەرەوەی کە تۆ ئەگەر چەند جۆرێک خۆراک تێکەڵ بکەیت بەتایبەت لە بەیانیانە لەوانەیە کە بڕێکی باش لە وزە و دەستکەوێت و بڕێکی باشی ڤایتامین و ئەو پێکاتانی کە لە ناو میوەکەیە هەیە تاواکەری یەکترن چونکە بۆ نمونە ئێستا ئەگەر میوەیەکمان هەیە بەرزە لە ڕووی ئاوە میوەیەکی ترمان هەیە بەرزە لە ڕووی ڤیتامین سیەوە یەکێکی ترمان هەیە بەرزە لە ڕووی ڤیتامین دیەوە لەبەرەوە پێویستەکە ئەم نوعیەتانە تێکەڵ بکەیت بە بڕی پێویستی خۆت ینی ئەتوانی و زۆریش باشە ڕاستە ئەمەوێت بزانم خواردنە چەورەکان و ئەو خواردنانی کە خێران تا چەند کاریگەریان هەیە لەسەر تەندروستی و هۆکاری چیە کاریگەریان هەیە ئەمە خواردنە چەورەکان ئەبێ جیاکەینەوە ینی ئێستا چۆری نازانم بۆ نمونە خواردنی خەڵک بە خواردنی سوورۆکراوە ئەڵێ خواردنی چاور ڕاستە بەس ئەمە فەرقی هەیە لەگەڵ خواردنی چاور خواردنی چاور یعنی خۆراکێک کە چاوریەکەی بەرزە مثلەن شیری پڕچەوریمان هەیە گۆشتی ئاژەڵ ئەمانە چاوریەکانیان بەرزە بەڵام تۆ خۆراکێک کە ناوی ئەنی خواردنی خێرا و چاوری بەرزە ئەمە چاوری خۆی نییە هیچ کە بۆ نمونە گەرباسی هەمبەرگرە بکەین چاوری بۆ ئیزافە کراوە جگەلەوەی کە تامی کیمیایی دەستکردی بۆ ئیزافە کراوە لەگەڵ ئەوەش لەوانەیە خۆی کە کاتێک سوورە کرێتەوە ئەمە خۆی لە ڕۆن سوور ناکرێتەوە هیچ با بڵێن بەس پەتاتەیەکی سوورەکراو کە لە ناو ڕۆن سووریەکەیتەوە ئەم ڕۆنە ئەگەر لە دەرەوەی ماڵا بێ چەند جارێک بەکار هاتووە بۆ سوورکردنەوە ڕاستە لە ڕۆنەکە هاتووە ئەنی تەشەبوعی کردووە ئەنی نازانم چ بڵێم تێر بووە لە ناو جسمی تۆ جارێکتر ئەم ڕۆنە هەزم ناکرێ زەرێکی زۆری ئەبێ لە ڕووی تەندروستیەوە کاتێک تۆ ئەم ڕۆنە هەزم نەکراوە ئەخیتە ناو جسمی خۆتەوە کە جسمت دەرەقەتی ئەم پێکاتەیە نایە لەبەرەوە زیانی هەیە ئەگی ناوەکو چاوری کە ناوی بنین فات ئێمە لە ناو بڵێن پێکاتی خۆراکە شتێکمانێ پێوترێ چاوری بەس ئێمە بەس چاوریە لە فاتە ینی بۆ نمونە ئۆیڵە ینی ڕۆنی شلە و ڕۆنی تونە و واکسە کە بە کوردی وزانم شەمعی پێوترێ مۆم ئەمانە ضرورن بە پێکاتە ینی تۆ ئەبێت بیان خۆی لەبەرەوەی کە لە بنیەتی جسمی ئینسانە بڕێکی باش چاوری هەیە لە ناو ئەسیجە و با بڵێن شانۆخانەکانە و لە ناو پێکاتی قژونی نۆک و پێستا تۆ پێویستە بەوەیە کە تۆ ڕۆژانە بڕێک لە چاوری وەرگری تا تاویزی ئەم شتانت بکەی بۆی کە بە شێوەیەکی باش بڕێ بەڵام هەرچیەک هەرکو لە بیدایەت ئاماژەم پێ زۆر بوو لە نسبەی خۆی بۆ مرۆڤەکە ینی کاتێک خەزنیەکە یانەوە تا لەژێر پێستیاوەکو چاوریانەوە تا چێتە ناو خوێنیەوە لە شێوەی کۆلسترۆڵ و دواتر ئەبێ بە کێشە بۆی بوو مەسلەی جەڵدە و برزبوونەوەی فشاری خوێن و ئەم شتانە ئەگینە وەکو ئەو خەتەرە زۆر مهمە گرنگەش نییە کە بەس لە بڵێ بەس چاوری بەس چاوری بەس چاوری ئەگەر چاوری کەمەکەی تۆ بێ بزانی چی زیاکەی و بەپی خۆت کە چیت پێویستە بەڵێ دکتۆر لەشپی لەمەوێت وەکو دوا پرسیارم باس لەوە بکەین کە پێویستە هاوڵاتیان ڕۆژانە تا چەند ئاگاداری ئەو خۆراکانە بن کە ئەیخۆن و ڕێنمایی تۆ چیە بۆ ئەوان من وەکو ڕێنمایی پێم خۆشە ئەوە لە بڕێکە خۆم دایکم داوا لە هەموو دایکانەکەم کە خۆراکی ماڵەوە باشترین خۆراکە بۆ خۆیان و بۆ خێزانەکانیان تەرکیزی تاوا بخەنە سەرەوەی کە لە ناو مەڵبەخەکانیانە خۆیان شێفی ماڵی خۆیان بن یعنی زۆر بەکەمی تەرکیز بخەنە سەر خۆراکی دەرەوە بەڕاستی هەم لە ڕووی پاکوخاوێنی و ئەوە شتێکی تر هەم لە ڕووی دروستکردنەوە دایکەکە خۆی ئەزانێت چی داناوە لە ناو خۆراکەکە یا بۆ مناڵەکانی خۆی و خۆراکی فرێش زۆر بخۆن سەوزۆمیوە زۆر باشە ئەوە پێش ئەوەی کە نەخۆش بکەون بەڕاستی سەوزۆمیوەکانی من لێرە بینەوە خەڵک ئەڵامەتەگرێ ئەنجاچێ لیمۆخوا تازەیان تۆ نەخۆشکەوتی دەبێت جیهازی مەناعی خۆت بپارێزی بەوەی کە تۆ بڕێکی باش هەمیشە لە ڤیتامین و منرەڵەکان بخۆی و ئیتر ئەمە گشتی یعنی تۆ ئەوەیشی کە زۆر مهمە بەلای منەوە کە تۆ ئەبێت تقریبەن لە ناو خۆراکەکان تا نسبەیەک دانەی بۆی کە چی چەند ئەخۆی چۆن ئەی خۆی لەکوێ ئەی خۆی ڕاستی خۆی ئەمانە زۆر ضرورە بۆی کە بزانین ینی بڵێن تەغزیەمانتیان ڕوونەیە یعنی تۆ تێربی بەڵام بڕی پێویست خۆراکن نەبێت ئەنی بە شێوەیەک خۆراک بخۆی کە قەیناکە تێربی بەڵام
پێویستەکانی ڕۆژانەشت تاو کردێکمان بوو بێتەوە. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکانت، بڵێ سپاس بۆ مامۆستا نەشمیل عەلی خەیات، مامۆستای زانکۆ ماستەر لە پیشەسازی خۆراک و زانستی خۆراک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان ئامادە بوو. بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن، تاسبێنێ بینە میوانی ماڵەکانتان هەر شاد و سەرکەوتوو بن.